دیارە لە مانگی ڕەمەزانی پیرۆزداین باس لەوە دەکرێت کە گۆڕانکاری بەسەر هەندێک لە کاتی بانگەکاندا دەکرێت لە تەواوی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە گفتوگۆی زیاتر بکەین زیاتر لەوە تێبگەین لەگەڵ بەڕێز شێخ ئیبراهیم بەرزنجی بەڕێوبەری توێژینەوە و ئیرشادات و بنکەکانی لەبەرکردنی قورئان لە هەولێرەوە لەگەڵمانە گفتوگۆی زیاترەکەین. مامۆستا شەو باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 سەرەتا گەر بۆمان ڕوون بکەیتەوە بزانین ئەم ینی چۆن کاتەکانی بانک پێداچوونەوەی پێدا دەکرێت و دەگۆڕدرێت. سڵاو و ڕێز بۆ بەڕێستان بۆ سەرجەم بینەرانی تەلەڤیزۆنەکەتان و پیرۆزبای مانگی ڕەمەزان لە سەرجەم هانوشتیمانیانی کوردستانی خۆشەویست دەکەم. لە ڕاستیدا لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی دوای ئەوەی کە کۆمەڵی توێژەر و مامۆستای ئاینی پسپۆر درکمان بەوە کرد کە ئەو کاتانی کە دیاری کراوە و دەستنیشان کراوە پێویستی بە پێداچوونەوە هەیە و پێویستە ڕێک بخرێتەوە چونکە سکاڵایەکی کەممان بۆ نەهاتوو بوو کە ڕێژەکەی زۆر بوو. هەندێک مزگەوتەکان یاخود هەندێک شوێنەکان لەم بەپی منتقی جوغرافی لە کوردستان شێوازی بانکدان و یاخود کاتی بانکدانەکانیان بە تایبەتی بەیانیان و مەغریبان جیاوازیەک لە نێوانیانە ئەبینرا، بەڵام جیاوازێکش ئەوەندە زۆر نەبوو. بۆیە ئێمە لە وەزارەتی ئەوقاف بە فەرمانی وەزاری لە مانگی 11 لە 27 لێژنەیەکی باڵا دەستنیشان کرا کە بەندە سەرۆکێتی و نوێنەری سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستانی تایە لەو مامۆستا پسپۆرانەی کە کاریان لە مەواقیتی نوێژ و بانکدانا کردووە و لەگەڵ ئەو لژنە باڵایە کە کۆبوونەوەی خۆمانمان بە سەرۆکایەتی بەڕێز وەزیرە ئەوقاف و کاروباری ئاینی دکتۆر پشتیوان سادق ئەنجامدا، دەستپێکی کۆبوونەوەکانمان گفتوگۆیەکی گەرم و بەرنامەی کارمان دەستنیشان کرد لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئاستی بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقافەکان لێژنەیەکی لاوەکی هەیە. ئەو لێژنەیە ئەرکی ئەوە دەبێ بابەتەکان هەموو ڕێک دەخەنەوە بۆ وەرگرتنی بۆچوونی مامۆستایانی پسپۆڕ و ئەو کەسانیشی کە لەو بوارەیە کار دەکەن، پاشان دەیکەنە راپۆرت. ئێمەش لە وەزارەت لە لێژنەی باڵا تاوتوی دەکەین و لە کاتی تاوتوێکردنەکەیە کە تەواومان کرد بۆ ئەنجومەنی باڵای فتووا لە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ڕەوانەی دەکەین بۆ دەربڕینی ڕای ئەو بەڕێزانە بزانین تا چەندێک ئەو گۆڕانکاریانی کە کراوە لە پارێزگاکان پەسەندە. بە خۆشحاڵیەوە پارێزگای سلێمانی ئەو کاری تەواو کردووە، ئیداری سۆران ئەو کاری تەواو کردووە و ئێمە لە لەژنەی باڵا کاتێککە تاوتێمان کردو و نردومانە بۆ ئەنجومەنی باڵای فتوایش کارەکان بەڕێکاری یاسایی خۆی ڕۆشتووەتەوە. پارێزگاری هەولێر تەقویمێکی هەیە نزیکەی تەمەنی 52 ساڵە. ئەو تەقویمە ئێستا کۆمەڵێک لە ئەندامانی لێژنەی کە لەگەڵ ئێمە و لەژنە لاوێکیەکانیش ئەیانەوێ ئەو کاتێک کە لە پارێزگای هەولێریش بەو 52 ساڵی خۆیەوە حتمما گۆڕانکاریەکی زۆر نا، بەڵام لە چەند خولەکێک پێک دێ لە کاتی نوێژی بەیانیان یاخود ئێواران لە چەند وەرزێکدا، نەک هەموو وەرزەکەی ساڵیش لەژێر تاوتوێ و ئینشاءالله دوای پشۆکانی نەورۆز کە گەڕاینەوە دەوام بە هیمەتی ئەوەین کەوا لە کاتێکی پێویستدا ئەوانیش کۆتایی بێ و پارێزگای هەڵەبجە و دهۆکیش ئیشەکانیان کردووە و لە قۆناغی کۆتایی. بەڵێ هێژایە شێخ دیارێک و ئەف گۆهارتن دەدەما بانگادا لە ناوچەیەکی بۆ ناوچەیەکی دیا کوردستانی لە گۆری دەموگرافیە جودایە، ینی لە هەولێرێ و سلێمانی هەروەها لە دهۆکێژی ئەوە هیچ پلانێک هەیە و بە ئاوایەکی دیجیتالی سیستەماتیک vê mijarê ڕێک بخن؟ لە ڕاستیدا ئێمە پرۆژەیەک لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە چەند ساڵێکە و ئێمە تاوتوێ دەکرێت و لەسەر ئاستی شەرعی، لەسەر ئاستی کارگێڕی، لەسەر ئاستی دیجیتالی هەموو ئەوانە دیراسە کراوە. ئێمە تقریبا گەیشتونەتە قەناعەتێک لە وەزارەتی ئەوقاف. ئێمە ژمارەی مزگەوتەکانمان زۆرە و ئەو ژمارە زۆری وای کردووە کە بانگبێژمان کەم بێ. ژماری بانگبێژەکانمان 600 کەس تێناپەڕێ، بەڵام نزیکەی 6000 مزگەوتمان هەیە و ئەو 600 کەسیش کە دامەزراون زۆربەیان ڕەنگە تەمەنیان ئێستا تەجاوز بێ یاخود لە ڕووی دەنگەوە لە ڕووی زانینی بانگبێژیەوە لەو ئاستەیان نەبن. بۆیە وەزارەتی ئەوقاف بیری کردوێتەوە وەکو وڵاتانی تری ئیسلامی، وەکو وڵاتانی باشە ڕێکارەکانی ئێوە چییە بێ مامۆستا؟ ینی کاتێک وەکو خۆت باسیەکە ینی
ئێوە دیاری دەکەن کێ لە مزگەوتەکان بانگ بفەرمێت بەڵام ئەگەر بەو شێوەیە نەبێ یاخود کەسی دیاری کراو نەبێ ئێوە ڕێکارەکانتان چییە بێ؟ نەخێر ئەوە پرۆژەیەکە پێی دەوترێ بانگی ئەلکترۆنی ئەو بانگە ئەلکترۆنیە بە دیجیتالی دەکرێت جارێت تێستە احتیمالی هەیە کۆمەڵێ مزگەوت هەڵبژێرین 5 وەختەی بانک بە بانگی حی پێی دەوترێ بانگی زیندوو کۆمەڵێک بانگخۆش بانگبێژی دەنگخۆش هەڵەبژێرین شوێنێکیان بۆ سنتەر بۆ هەڵەبژێرین ئەو بانگەی کە لەو شوێنە دەدرێ لە مزگەوتەکانی تر هەمان بانگە هەمان کەسەکە بە زیندوێتی بانگ دەدا بۆ ئەوەی کەوا خەڵکان گوێیان لە بانگێکی خۆش بێ بۆ ئەوەی خەڵکان لە مەقامات و لە بانگبێژی و لە نتقکردن بە وشەکانی بانک بە شێوازێکی شەرعی و گونجاو گویان لێبێ ئێمە خەریکی ئەو پرۆژەین کە ڕێکی بخەین تەبعاً دوای وەرگردنی ڕای بۆچوونی زۆربەی زانایانی کوردستان زانایانی دەرەوە و پەیوەندیکردن بە کەسانی پسپۆر لەو بوارانە ئێستا شتێکی ئاوهامان بەدەستە کە بتوانین بانگ لە کوردستان بە شێوازێکی جوان بێ ئەو کەسێک کە گوێی لێبێ هەست بە ئارامی ڕوحی بکە و خەڵکانێکیش گویان لە بانگ بێژەکە بێ بزانن ئەوە بانگی ڕەسەنی کوردەواریە و لە مۆرکی کوردەواری پێوە دیار بێ و بە شێوازێکی جوان بخرێتە ئاخافتن و لە خزمەت هاونیشتیمانیان نابێ. هێژای شێخ گەلێک جارە دوو مزگەفت گەلێک ژێک نێزیکن و دەنگێ بانگان تێکەلی یەک دەبیتن یعنی بوو گوهداران ji bo me musilmanan û غەیری musilmanan jî dibîte cê hindek pirsiyara hewa hewoldayek û mewdayê di navbera mizgeft bû mizgeftê ji rûyê bangdanê her wiha wîtarên roja eyniyê jî rêkxistinekê çêken بەڵێ ئێمە لەو بڕیارە نوێیانەی کە لە وزارەتی ئەوقاف و لەم کابینەیە کارمان لەسەری کردووە ئەوە بووە کە ڕێژەی نێوان مزگەوتەکان مەسافەی بینی مزگەوتێ بۆ دروستکردنی مزگەوتێکی تر مەوداکەی زیاد کراوە و ئەو مەودایەیە کە بانگدان یاخود قسەکردن و وتاردان تێکەڵ بە مزگەوتەکانی تر نابێ ئەوە یەک دووەمیان بە ڕێنماییەکی تایبەت ڕێکمان خستووەکەوە دەنگی سەماعەکانی دەرەوە یاخود ناو مزگەوتەکانیشە ڕێژەیەکی دیاریکراومان بۆ دیاری کردووە سێمیان هەر حاڵەتێکی ئەوها بە هاونیشتیمانیان دەڵێن ئەگەر بانگێک یاخود وتارێک یاخود تێکەڵبوونی لە هەر مزگەوتێ لە مزگەوتەکانی کوردستان هەیە ئاگاداری ئێمە بکەنەوە ئێمە دەستبەجێ چارەسەری دەکەین و ناهێنین ئەو بابەتە بمێنێت. باشە مامۆستایانی چارەسەرەکەی ئێوە یاخود ڕێکارەکەی ئێوە چی دەبێت ئەگەر سەرپێچی کرا لە ڕێنماییەکانی ئێوە بۆ کاتەکانی بانک ئەگەر لە مزگەوتەکان بێت یاخود لە میدیاکانەوە بێ ئێوە ڕێکاری چی دەگرنە بەربەرامبەریان؟ طبعا ئێمە ڕێنوێی شەرعی و ئیداریمان دەرکردووە لە وەزارەتی ئەوقاف و لە کۆنفرانسی ڕۆژنامەوانی ڕاگەیاندنی لژنەی باڵای بینینی مانک باسمان کرد و ئەو لە دوو شوێنە هەردوو شوێنەکە ئاماژەمان پێداوە چی بۆ مزگەوتەکان یاخود بۆ دەستگای ڕاگەیاندن کە پابەندی ئەو ئیمساکیە بن کە ئەوقاف تەبەنای کردووە تا ئەم لەحزەیە کاتێک کە تەبەنای ئەو ئیمساکیەمان کردووە یاخود ئەو کاتانەی بانک ئەوە خۆشمان دەڵێن بە شێوازێکی ڕێکوپێک کە ئەوقاف و بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقافی شارەکانمان ڕاستپاردووە بە نووسراوی فەرمی کە هەر لایەنێکی پەیوەندیدار لەو شاری خۆیان بەکار بهێنن ئەگەر بزانن مزگەوتێک یاخود تەلەڤیزۆنێک یاخود ڕادیۆیەک یا هەر شوێنێکی تر بە شێوازێکی ڕێکوپێک بانگ نادا یاخود پێچەوانەی بۆچوونی هاونیشتیمانیانە یاخود پێچەوانەی بابەتی بانگدانە لە کوردستانە یاخود ڕێنمایەکانی وەزارەتی ئەوقاف ئەوە ئیجراعاتی یاسایی خۆمان بەرامبەریان دەگری نەبەر هەر حاڵەتێک یاخود من داواکاریکم لە هاونیشتیمانیانی بەڕێز هەیە وەزارەتی ئەوقاف و بەڕێبەرایەتی ئەوقافەکانی شارەکان دەرگایان واڵایە ژماری زۆر بەمان لای هاونیشتیمانیان هەیە هەر حاڵەتێکیان بینی مزگەوت بوو یا مامۆستای ئاینی بوو یا کەناڵ بوو یا رادیۆ بوو یا هەر شوێنێکی تر بوو ئەگەر زانیتان بانگدانەکەی خلافی بانگدانی ئەوقاف و خلافی بانگدانی زۆربەی ئەو مزگەوتانی شارەکەتانە ئەوە ئێمە ئاگادار بکەنەوە ئێمە دەستبەجێ ئیجراعاتی خۆمان ئەنجامە دەین. بەڵێ زۆر سپاس بەڕێز شێخ ئیبراهیم بەرزنجی بەڕێوبەری توێژینەوە و ئیرشادات و بنکەکانی لەبەرکردنی قورئان زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بوویت.